ئیمامەتکردن و بەرنوێژی مەسئولیەتە. ئەو کەسەی بەرنوێژی بۆ خەڵکیەکە ئەبێ مراعاتی خەڵک بکە. رسول الله صلى الله عليه وسلم لحديثك صحيح أفرمي إذا أما أحدكم الناس أجر كسيك لإيوا بيشنوجي بو خلقي كرد فليخفف با سوق بك، يعني زور قرسي نكاتوا لسر خلقي، زور تاخيري نكا، زور دريجي نكاتوا، كرت بخت كرت كتأثير لنوجك نكا، ركوع السجود كان يتيك ندا چونك زور جار مناڵی بچووکی تایە تەحمل ناکات، زۆر جا پیاوی پیری تایە نەخۆشە و بەرگە ناگرێت، زۆر جا خەڵکانێکی تیان لاوازن، هەیە نەخۆشە، هەیە احتیاجێکی بۆ شوێنێک ئەڕوا، نایەن تۆ بڵێ کاخە گیان مەیکە ئەوەی کە پەلەیەکی وانەیە نوێژ نەکات. چۆن تۆ خەڵک ڕاوەنەی لە خێرێک کە خێری جەماعەتە، یعنی بەچی هینێک کە ئەمریشی پێکراوە نوێژی جەماعەت. هەنێ ئیمام بیستووە ئەڵێ کاکە ئەوەی کەوا تحمل ناکەبان نێت نابێت تۆ ئەو قسە بکەی، تۆ پێویستە لە سەرشانت کورتی کەیتەوە تا ئازاری خەڵکی نەدەی. پێغەمبەر ئەمری پێت کردووە صلی الله عليه وسلم ئەگەر حەز لە درێژیەکەی حەزەکەی خێری گەورە خێرت دەستکەوێت، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر بۆ خۆت نوێژت کرد فەلیوطەویل ما شاء، حەزەکەی نوێژت درێژ بێت بڕۆ شەو نوێژی بکە، سوورەتی بەقەرە بخوێنە، سوورەتی ئالی عیمران بخوێنە، بە 2 ساعات شەو نوێژەکە تەواو بکە، سەرت بردە سوردانی و ساعات سەر بەرز مەکەرەوە. بەڵام تۆ بەسەر خەڵکەوە بەڕاستی من واستەکەم هەر جۆرێکیش احتیمالێ خوا پەناماندا، یعنی لەوەی ڕیایشی تیاوێ تۆ بۆ خۆت نوێژەکەیت و پەلەپەل، بەڵام کاتێ ئیمامەتی بۆ خەڵکیەکەی معجب بیتەوە دەنگی خۆتەوە و درێژەکەیتەوە یان سوژدە درێژەکەیتەوە، یعنی تۆ لە ماڵەواکەی لە ماڵی شەواکەی، ئەگەر لە ماڵەوا بکەیت تا حەدێک، یعنی ئینشاءالله ئومێدەوە کەم کە ڕیا نەبێ، بەڵام تۆ لە ماڵەوانیت و لە دەرەوە ئابە و شێوە بەڕاستی شتێکی باش ناکەی. خوای تعالی ڕەحم بە هەموو لایەکمان بکە و هیوادارم يعني ئەوانەی کە پێشنوێژی خەڵکەکەن مراعاتی ئەم نەسیحەتەی پێغەمبەر بکەن صلی الله عليه وسلم.